دیارە وەفی دانوستانکاری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ئەمڕۆ بردەکاری کۆبوونەوەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەند سەبارەت بە تایبەتی بە بەشە بودجەی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان باس کرد. ئەوەی ئێمە لێیان تێگەیشتین حکوومەتی عراقی دیارە لەم قۆناغەدا بەنیازنی ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێ و خۆشیان ئەو وەفدێکە ئێستا بۆ ئێمەیان باس کرد گەشتبین نین لەوەی کە ئەو 453 ملیاری کە وەکو بەشە بودجەی هەرێمی کوردستان عراق دەینار بینێرێ و ئێمە خۆشم بەڕاستی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەرپرسیارەتی ئەم بارودۆخە هەموارە و ئەو قۆناغە تاڵێکی ئێستا بە تایبەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕن دەیخینە ئەستۆی ئەو سەلایانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی پێکەناوە چکە لەوێ باس کرا کە ئێمە هەموو لایەک بەرپرسیارین وتم ئێمە هیچ بەرپرسیار نین ئەوانە بەرپرسیارن کە حکوومەتیان پێکەناوە و ئەوانە بەرپرسیارن کە 28 ساڵە ینی حکومڕانیەشی خراپ لە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن ئەو دەرهاویشتەی ئەو شێوازی حکومڕانیە کە 28 ساڵە بە تایبەتی ئەم دوو حیزبە و هەر ئەو حیزبەش کە ئێستا لەم قۆناغەدا بەشدار بێ بەرپرسیارە بەڕاستی و ئێمە باسی ئەوما کرد کە پێویستە ئەم حکوومەتە هەر چۆنێ بێ موچەی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین کە بەرپرسیارە دابینکردنی و بەڕاستی من هەمیشەی دێڵێم هەر دەسەڵاتێک نەتوانێت ژیانی خەڵکی خۆی باش بکە گوزەرانی چاک بکە و موچەی فەرمانبەرانی دابین بکە پێویستە حکوومەتە دەست دەکات بشێشێتەوە بە ڕێگە بدا بە خەڵکەشی تر ئەگەر پرۆژەی پێەیە ئەگەر ئیدعا دەکات بابێتە سەر ساحە و بزانین داخستنتوان کێشە و گرفتی خەڵکو و هەرێمی کوردستان چارەسەر بکە هەم پێشمانوە بەڕاستی ئەو کێشانەی لەگەڵ عێراقەیە لەوێش باسمان کرد هەموو جار هەمووی نەخرێتە ئەستۆی عێراق و هەرێمی کوردستانیش بێخەتان نییە چ لە ڕادەستنەکردنی 250,000 بەرمیلەی ڕۆژانە کە دەبوو ڕادستی کردبایە و چ لە هێندێک ئیلتیزاماتی کەی کە بەرامبەر حکوومەتی عێراقی ڕاستە ئەوان ینی خۆشحاڵ نین و چاویان بە گەشەکردن و پێشکەوتنی هەرێمی کوردستان هەڵنایە بەڵام ئێمەش لە قۆناغ جیاجیەکاندا و بە ئێستاشەوە بیانومان بەدەستەوە داوە بۆیە ئێمە لەگەڵ ئەوەن کە هەر چۆنێک بە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێکەوێ و هەرچی هەیەی بەسەراحەت من پێم وایە ئەوە باشتریشە بۆ هاوڵاتیان و بۆ هەرێمی کوردستان ڕادستی حکوومەتی عێراقی بکە حکوومەتی عێراقیش بودجە موچەی هەرێمی کوردستان دابین بکە زۆر سپاس بەپێی ئەوەی کێمە لێیان تێگەیشتین جارێ نەخێر وەڵا بەرپرسیارێکە بیدەن